رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. من وەکو تەذکیرەیەک بۆ خوشکانی خۆم بەوتەیەک لە خزمەتتاندا ئەبم سەبارەت بە ڕۆڵی خوشکان لە بڵاوکردنەوە و گەیاندنی پەیامی ئیسلام هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام تا ئەو ڕۆژی لەگەڵدا بیت. تاریخ پڕی شتی جوانە، لاپەڕەکانی مێژوو شتی جوانیان تۆمار کردیان. وەکو تەذکیرە باسیکەم بۆ ئەوەی خوشکان لێیدا نەبڕێم بگەڕێنەوە سەر ئەو تاریخە زێڕینانەی کە خوشکانی ئێمە لە پێش ئێمە تۆماریان کردیان. چونکە بڵێن و نەڵێن پێمان خۆش بی پێمان نەخۆش بیت، خوشکانیش بەشێک لە خوشکانیش لە هەموو شوێنێک کەوتونتە ژێر کاریگەری ئەوەی کە ئێستا هەیە بە ناوی مافی ئافرەت و مافی ئینسان و بە ناوی کرانەوە و بە ناوی ئازادی ئافرەت و بە چەندین ناو و دروشمی گەورە و بریقەدار کە تەنها ناون ناوەڕۆژیان زۆر خراپە. ئەگەر بێتون ئاماژە بە دووسێ نمونە بکەین لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە دوای پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئافرەتانەی کە توانیان گۆڕانکاری دروستکەن. چونکە لە فەرمودەکە پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی سەڵات وسەلام ئینەمە النیساء شەقائق الرجال. مرۆڤ بوون بە هەردوو ڕەگەزەوە مرۆڤ دروست ئەبێت، دیارە هەریچیان بەتەنێ نەقوستانی خۆی هەیە، بەڵام بە هەردوو ڕەگەز پێگوتێ مرۆڤ، یعنی ئەگەر پیاو بەشێک بێت ئافرەت بەشەکەی ترەوە بە هەردووکان ئینسانێکی کامڵ و متەکامیلی پێ دروست ئەبیت. ئێمە زۆر جاران گوێمان لە نازنا و گەورەیی ئەحمەدی کوڕی حەنبەل بووە ڕەحمەتی خوای لەسەر بێت کە ئیمامی ئەهلی سوننە بووە. ئەو پیاوەیە فەرمێت هەر فەرمودەیەکم نووسیبیتەوە لە شەودا بە خزمەت پێغەمبەری خوا گەیشتم عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئەو فەرمودەیە پرسیارم لێ کردیە. ئەزان ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لەسەر بێت کە تابیعی بووە، کە سەحابەی بینیوە، کە مامۆستای ئیمامی شافعی بوو و قوتابی ئیمامی شافعیش بووە لە هەمان کاتدا، هەردوو دەوری بینیوە. ئەو پیاوە بەڕێزە ئەزانن کو پێگەیشت، چێ پێی گەیاند و چۆن دروست بوو ئەو پیاوە. دایکی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت دەفەرمێ کاتێک کە ئەحمەدی کوڕم تەمەنی بوو بە 10 ساڵان، دەڵێ هەموو ڕۆژێک نوێژی بەیانی دەمبردە مزگەوت. دایکێک هەموو ڕۆژێک نوێژی بەیانی ئەو مناڵە 10 ساڵێ ئەباتە مزگەوت، لە مزگەوت چاوەڕێی ئەکرد هەتا ئەحمەدی کوڕی نوێژی بەیانی ئەکرد و دەرسی ئەخوێندەوە و کە تاو هەڵدەهات ئەو جای بردەوە ماڵێ، هەتا ئەو کەڵە پیاوەی لێ دروست بوو. ئەگەر بڵێن ئەو پیاوە زۆر مەزن و زۆر گەورەیە، بەڵام گەورەیەکەی بۆ داچی ئەگەڕێتەوە. تەماشاکەن ئافرەتان لە پێگەیاندنی کەڵە پیاو لە سەردەمی زێڕیندا چ ڕۆڵ و دەوریان بینیوە. زۆر زەرورە ئێستا دایکان ئاور لەو مێژوو پاکە بدەنەوە، ئەو دایکانە چۆن ئەو منداڵیان پەروەردەکردن، چۆن کەڵە پیاویان دروست کرد، پێشکەشی کۆمەڵگەیان کرد، کە هەموو دنیا ئێستا قەرداری علم و زانستی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێت. ئەو پیاوە لێرەوە پێگەیشت، بەو شێوەوە ئەو دایکە بەڕێزە ئەو منداڵی پێگەیان قارەمانێکی دروست کرد، ئیمامی ئەهلی سوننەی دروست کرد، زۆرترین خزمەتی کرد لە ڕێی ئیسلامیشەوە، زۆرترین بازیدا ئەو پیاوە بەڕێزە. ئەوە نمونەی ئافرەتە، ئەوە نمونەی دایکە. ئەوڕۆ کۆمەڵگەی ئێمە پێم وایە زۆر زۆر تێنووی ئەم جۆرە پەروەردەیە کە ئەبینین منداڵەکان ئەو جگەرگۆشانە ئەو گەنجانە کاتێک کە پێ ئەگات لە چێوە ئێستاکە خۆیان لە چێ ئەبینەوە، چۆن پەروەردەکەن ئێستاکە. تۆزێک تەماشەی خۆتان بکەن و تەماشەی ئەم نمونانە پیرۆزانە بکەن، ئەو دایکانی ئێستا و ئەو دایکانی ئەو کات ئێستاکە لە شوێن ئەوان لە شوێ بوون، ئێستا ئێوە لە شوێ، کە ئەمە جێگەی ئەوەیە کە ئینسان دەرس و پند و وانەی لێوەربگرێت.
باسی حەسەنی بەسری ئەکرێت ڕەحمەتی خوای لەسەر گەورە تابعی کە حەسەنی بەسری یەکێکە لەو پیاوانەی کە ڕەئی لێوەرئەژدێ لە تەفسیر مفەسیر بووە گەورە زانای سەردەمی خۆی بووە حەسەنی بەسری مامۆستاکەی ڕابعەی عەدەوی بووە لە خزمەت ئافرەتێکا دەرسی خوێندە و عیلمی وەرگرتیە ئافرەتێک پەروەردەی کردێ و دەرسی پێدایە و ئەو کەڵە پیاوەی لێ دەرچووە بەڵێ ئەوانە پیاوی مەزن بوون بەس ئەبێت تەماشاش بکەین چێ ئەو پیاوانی دروست کرد چۆن دروست بوون ئەمە لە ڕووی عیلمەوە دوو پیاوی زۆر گەورە کە سەرمەشقی زانستن ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا بەگەر حەسەنی بەسری هەردووشیان شاژنیان لە پاڵپشت بووینە تا ئەو زۆرە پیاوانیان لێ دروست بووە ئەمڕۆژ ئەم زیرەی ئێستا پێویستی بەم زۆرە ئافرەتانە ئەکات ئەم جۆرە ئافرەتانە دروست بن بۆی پیاوی ئاوا دروست بێت چونکە منداڵ سەد کاریگەری دایشی بەسەر سەریەوە هەیە تا ئەو کاتی ئەشمرێت تا وەفاتیش ئەکات خۆشەویستان ئوم عەمارە پێم خۆشە پێدا بناسیم لە مناسبەتێدا کە پەیوەندی بە ئیشی خوشکانەوە هەیە ئوم عەمارە ناوی خۆی نەسیبەی کچی کەعب کوڕی عەمر بووە عەمر کوڕی عەوف بووە عەوف کوڕی عەمری ئەنساری بووە ئەم ئافرەتە ئەنساری بووە واتە خەڵکی مەدینەی بووە یەکێک بووە لەو ئافرەتانەی کە لە سەردەمی زوو و موسڵمان بوو بزان ئەم ئافرەتە لە سەردەمی خۆی بەو زەعیفی خۆیەوە چ ڕۆڵی بینیوە چ مەوقیعێکی گرنگی گرتووە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو بوارێک لە هەموو ڕێک و تەماشایان کەین جێپەنجیاندار بوو لە ڕووی عیلم لە ڕووی پەروەردە لە ڕووی خەبات و تێکۆشان و ڕاپەڕین لە دژی زوڵم و ستەم ئەم ئافرەتە جێگەی نمونەی زۆر گەورەیە خۆشەویستان زۆر جاران لە جەنگەکان لە شەڕەکان کاتێک کە باسی فتوحاتی ئیسلامی ئەکرێت ئاماژە بە کەڵە پیاوان ئەکرێت ئەو سەحابانی کە شەهید بوون لە تابعی تا ئەگاتەوە ئەو ڕۆژ بەڵام لەو ڕۆوە ئەم ئافرەتەیە ئوم عەمارە کە ناوی نەسیبە بووە ئەو شەڕانەی کە تێیدا بەشدار بووە لە جەنگی ئوحود تێیدا بەشدار بووە لە حودەیبیە بەشدار بووە لە خەیبەر بەشدار بووە لە حونەین بەشدار بووە لە ڕۆژی یەمامە بەشدار بووە محەممەدی کوڕی ئیسحاق ئەفەرمێت ئەڵێ ئەو ئافرەتت بینیم لە سەردەمی خەلافەتی ئیمامی ئەبوو بەکر لە حەربی ڕیددا دەڵێ لەوێش بەشدار بوو تەنانەت لەو ڕۆژدا دەڵێ 11 برینەی بەلاشەیەوە دیار بوو لەو شەڕەیە ئافرەتێک بە شمشێرەوە شەڕی کردیە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە کۆچی کردێ لە مەکە بۆ مەدینە کە لەشێک بووە لەو ئافرەتانەی کە زوو موسڵمان بوو لەوێندەر بەشداری ئەو هەموو جەنگانی کردیە هەڵە جارێک پێغەمبەر هەم بانگی کردن جەنگاوەرەکان دەڵێ ئوم عەمارە هات دەڵێ دوا کەوت 11 برینەی بەلاشەی وە دیار بوو بە شمشێر و بە تیروانی کە بریندار بووە دەڵێ یەشێک لەو برینانە لە ملی بوو ملی بریندار بوو دەڵێ نەیتوانی بێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم برینەکەی پێچا بوو خوێنی لێ دەهاتە خوارێ تەماشاکەن یعنی ئافرەتان نەک لە بواری خۆیان بەڵکو لە بواری پیاوانیش لە سەردەمی ئیسلامدا لە سەردەمی سەدری ئیسلامدا لە فتوحاتی ئیسلامیدا جێپەنجەیان دیار بووە فەرمودەیەک کە ئیمامی عومەر دەجێڕێتەوە ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێت ما التفت يوم أحد يمينا ولا شمالا إلا رآها تقاتل دوني پیغمبری خوا أفرميت عليه الصلاة والسلام فرميت أم فرمود إمام عمر رضي فرميت لروجي أحد على پیغمبر فرميت أورم بدا بايا ولا لا الراس ولا لا يتسب دەمبینی ئوم عەمارە ئیلا شەڕی ئەکرد شمشێری بەدەستەوە بوو لە دەوری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژی ئوحود کە جەنگەکە دیارە
چۆن دەستی پێکرد چۆن کۆتایی پێهات ئازار و معاناتی ئەو جەنگە ئەو ڕۆژە چی بوو پێغەمبەری خوا فەرمێت لە هەر شوێنێک ئاوەڕم بدابایەوە ئوم عەمارە نەسیبەی کچی کەعبی کوڕی عەمری کوڕی عەوفی ئەنساری دەڵێ ئیلا لەوێن دەبدەم دیشم شەیری بەدەستەوە بوو ئەمە فەخرێکی زۆر گەورەی بۆ خوشکان ئەم مەیدانە مەیدانی پیاوانە جەنگ و جیهاد تااقەت و قووەتی ئەوێت بەرامبەر کافران بە شمشێر بەرەوڕوو ببیتەوە